هەمیشە خانمان ئامادەی تەواویان هەیە لە پێشانگا شێوەکاری هاوبەشەکان، بەڵام کەم جار کۆمەڵێک خانم پێکەوە کۆ دەبنەوە پێشانگایەکی شێوەکاریەکەنەوە. لە ئێستادا لە کارگەی کلتور لە شاری سلێمانی پێشانگایەکی شێوەکاری هاوبەش بۆ 20 خانم کە هەریەکەیان بە فۆرم و بە تەکنیکی تایبەتی خۆی کاری کردووە. ڕۆژانی 20 تا 22 ئەم مانگە لە کارگەی کلتور لە سلێمانی بەشی شێوەکاری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر پرۆژەی پێکەوە کارکردنی کۆمەڵێک خانمی شێوەکار ڕێخست. لەو پرۆژەیەدا 20 خانمی شێوەکار تیایدا بەشدار بوون. هەرێکە لە شێوەکاران تابلۆیەکیان لەنێو پێشانگاکەدا نمایش کرد کە بە ستایل و تەکنیک و سەلیقەی کارکردنی تایبەتی خۆیان نەخشاندبوویان. چالاکی کە پێگاتەوە لە 20 خانمی شێوەکار کە بەیەکەوە لە پرۆژەکە کارەکەین مەیدانی. پرۆژەکە پێگاتوە لە دوو قۆناغ. قۆناغی یەکەم پێکەوە کارکردنە، قۆناغی دووهەم ئامادەکاریە بۆ ئەم ئیشانە و ئەکرێتە پێشانگایەک لە مانگی حەوتایش. ئێستا پرۆژەکە پێگاتوە لە 20 خانم، نیوەی بە سیرامیک، بەشێکیشی بە تابلۆ ڕەسم بەشداریەکە. لەژێر چاودێری طبعاً پرۆژەکەی نیوەزارەتی ڕۆشنبیری بەشی شێوەکاری سلێمانیە. پێمان خۆشە ئەم پرۆژەیەک دام کرێ و بەردەوامی هەبێ. ئەمە پرۆژەیە نییە کە تازە بێ، لەژێر ناوی تر و لەژێر تایتڵی ترا هەبووە پێشتر خانم ئیشی کردو، بەڵام بۆ کەپر ئەمە یەکەم تەجروبەتی. بەنسبەتەوەی کە مەسەلەن بەشداربووەکان بۆ خانمە خۆی پرۆژەکە لە سەرەتاوە هادەبووە بۆ 8 مارس کرایە، بەڵام لەبەر چەند هۆیە دواکەوت خرایە ئەم مانگە ئیشەکە خۆی یعنی بۆ ئەو بۆکە لە 8 مارس عرض کرێ، بەڵام بیرۆکەکەمان گۆڕی وتمان بۆ پێشانگایە بێ، بۆ چالاکێکی مەیدانی نەبێ هەمومان بەیەکەوە ئیشکەین کە ئیعلانی پرۆژەکەمان کە زۆر خانم پێی خۆش بوو. ئێستش کە پرۆژەکە کراوە 20 خانمە، بەڵام ڕۆژانە خانمی شێوەکار سەردانمانەکە نەڵێ بێ ئێمەش بەشدار بین. ناچار ئێمەش ماوە دوشتیان خێنە بەردەست ئەکەینە میوانی پرۆژەکە بۆی بەردەوامی هەبێت. ئەم پرۆژەی کۆمەڵی خانمی شێوەکارە بە کۆمەڵە ستایلی جیاواز لە سیرامیک و ڕسم و ئیشی حۆڕبانی هەموو بابەتێکی تایە، هەموو تەکنیکێک ئیشکردنی تایە، هەچ خانمە و بە ستایل و تەکنیکی خۆی ئیشەکات ستێپ بە ستێپ. ئێمە 3 ڕۆژ لێرە لەم ئیشا بەیەکەوەین، مەرحەلە ئیشەکانە بینین بۆ ئاڵوگۆڕی زانیاریە، وەرگرتنی فکرێ لە یەکتری، زانینی ستایلی جیاوازە، گۆڕینەوەی ئەزمونە لە نێوان خانمانە، هەروەها هاوڕێتی دروستکردنێکی ترە. کاتێکی زۆر خۆشە و من زۆر بە زەڕوریە زانم ئەم جۆرە ئیشانە بکرێت و دووبارە بکرێتەوە بۆی خانمان زیاتر نزیک بن لەیەکەوە. زۆر جار ئێمە بەهۆی ئەم کوتلەی کە هەیە لە تایبەتی لە بەشی شێوەکارەکانە کۆمەڵە کوتلات هەیە کە پێشەنگاکرێتەوە هەیە ئەسڵەن هەر نابیندێ و نازانێ، بەڵام لێرە کۆمەڵێک توانای تازەمان بینیەوە. من خۆم هەنێکیان تازە بینیەوە، من وەکو خۆم وەکو هونەرمەندێوانم بینیەوە. خۆشحاڵم پێیان، هیوادارم بەردەوام بێ و سەرکەوتوو بنێوەش.